بەناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی گەرمتان بکەم بەخێر بن سەر چاوەڕ. بەر لە وتارەکەم بە گرنگی دەزانم سوپاسێکی تایبەتی کاک عومەر ساڵح و مامۆستا ڕێبواری ماڵی کوردان لە لیدز بکەم لە پای ماندووبوونیان بەم ئیڤێنتەوە. خزمەتی بێپایانیان بە ڕەوەندی کوردی و لە وڵاتی بەریتانیا. ئیمڕۆ بۆ من ساتێکی گرنگە، نەک بە تەنها بۆ کوردەکانی بەریتانیا بەڵکو بۆ هەموو کەسێک کە باوەڕی بەهێزی زمان و کلتوری کوردی هەیە. یەکەمین پێشانگای کتێبی کوردی لە بەریتانیا لە شاری مانچستەر و لە ئێستاش لە لیدز ڕێزگرتنە لە ناسنامە و کە لە پورە نووسراوەکەمان. وەک ئەندامانی بۆردی ئەنجومەنی لیدز لە ڕێکخراوی داکۆک سوپاسی ئامادەبوونتان دەکەم لەم پێشانگایە کە بە هاوبەشی لەگەڵ ماڵی کوردی لیدز ڕێکخراوە. بەخێر بێن بۆ یەکەمین پێشانگای کتێبی کوردی زمانی دایک لە شاری لیدز. خۆشحاڵین کە ئێمە لەگەڵ ماڵی کوردی لیدز خاوەندارەتی لە یەکەمین پێشەنگاکەینەوە. ئەم قسە بۆی ئەڵێن یەکەمین لە ڕاستیا وەکو تعلیق وایە، وەکو ڕەخنە وایە لە ڕەوەندی کوردی کە مێژووی هاتنی کورد بۆ وڵاتە زۆر دوور و درێژ و کۆنە، بەڵام ئەم جۆرە هەنگاوانەیانە ناوە. ئەمە بۆ خۆی گلەیە، ئەمە ناومان ناوە یەکەمین، ینی پێتان ئەڵێن ئەبوایە ئەوە زووتان کردایە. بۆچی؟ لەبەرەوەی کتێب باشترین هاوڕێی مرۆڤەکە بە قسێکی دووبارەی، بەڵام بەڕاستی وایە. هەموو کاتێک ئامادەیی تایە، ئامادەیە لە ماڵەکە تا دانیشتووە، هەر کاتێک تۆ تااقەت هەبوو ئەتوانی پەڕەکانی هەڵیتەوە، لێت تووڕە نابێ، نەیخوێنیتەوە لێت تووڕە نابێ، بیخوێنیتەوە لێت تووڕە نابێ، لە هەر کوێداینی لێت تووڕە نابێ. بەردەوام خەریکی فێرکردنی تۆیە. بەڕاستی باشترین هاوڕێ، کەس لە کتێب باشترین هاوڕێ نییە. و لە دینی ئیسلامیشا یەکەم قسە کە خوای گەورە مخاطبی بەشەری پێەکە، مخاطبی ئینسانی پێەکە، فەرمێ بخوێنەوە. ئەمە دەواازەیەکی گرنگە، دەلاقەیەکی گرنگە بۆەوەی کە مرۆڤ گەشە بە فیکر و بیر و هۆشی خۆی بە بەهۆی خوێندنەوەەوە. کتێب بەس بریتی نییە لە کۆمەڵی وەرەقەی چاپکراوە. کتێب بریتە لە چی؟ بریتە لە غیدائی ڕۆح، بریتە لە کلیلی کردنەوەی عەقڵ. زۆرێک لە مرۆڤەکان عەقڵمان داخراوە. بەچی دەیکەیتەوە؟ بەڕاستی بە خوێندنەوە دەیکەیتەوە. منەمەوێت لێرە ئەوە عەرزی جنابتان کەم، کتێب خوێندنەوە دەبێت گۆڕانکاری لە مرۆڤ دروستکات. هەر کاتێک کتێبێکت خوێندەوە بەس بەلاشە خوێنتەوە، یعنی تۆ ناگۆڕیت. کتێب دەبێت لەگەڵ ڕۆحە تێکەڵ بێت. هەر کەسێکت بینی لە ژیانی ڕۆژانەیە جنێویدا، کەسێکت بینی لە ڕووی ڕەوشتەوە خراپ بوو، کەسێکت بینی لە ڕووی سیاسیەوە کەسێکی دۆڕاو بوو، چی هەموو شتێ لەمانە ئەگەر وتی من پرۆفیسۆرم، بزانە کە بەچی، بزانە تەنها بەلاشە کتێبەکەی خوێندێتەوە. ڕۆحی لەگەڵا نییە، چونکە هەر کاتی ڕۆح تێکەڵاو بوو لەگەڵ خوێندنەوەیە، مرۆڤەکان دەگۆڕێت. ئەتگۆڕێ بەچی؟ وەڵڵاهی هزر دەگۆڕێ، وەڵڵاهی گۆڕانکاری دەگۆڕێ، وەڵڵاهی ژیان بە یەک جارەکاتە چی حاڵەتێکی زۆر باشتر، وەڵڵا ئەتکاتە مرۆڤێکی گرنگ، وەڵڵا واد لێ ئەکا ئەگەر تۆ بخوێنیتەوە، بەڵام لەگەڵ ڕۆحە بخوێنیتەوە، بەخوا ڕۆژە لە ڕۆژنە قسە بە خێزانت ناڵێ، بەخوا لەگەڵ ماڵ و مناڵ تا چاکە بی، وەڵڵاه دەست قونجاو نابی، وەڵڵاه لە ڕووی سیاسیەوە کەسێکی عەقڵ داخراو نابی، والله لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی ئیجتیماعیە بیت. ئەی بۆچی ئێمە خەڵکێکی زۆرمان هەن کاتی تەماشاکەی هەمووی دنیای شەهادەی هەیە، بەڵام گەندەڵە ئەلوان و ئەشکال شتی خراپی هەیە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوە تەنها بۆ وەرەقە خوێندوێتی، بەس بۆ وەرەقە.